لە هەر جێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێ بە خۆشحاڵمەم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ڕێخستنەوەی خانەنشینان و دەرماڵی موچەخۆران بابەتی سەرەکی یاسای چاکسازیە. با تەنیاش ئەم بابەتە پرسەکانی دیکەی چاکسازی شاردۆتەوە، هەر بۆیە زۆرترین قسە لەسەرەوێ دەبێت چاکسازی لە سێکتەرەکانی دیکەدا بکرێت. یەک لەو سێکتەرانەی کە زۆر گرنگە چاکسازی تێدا بکرێت کۆکردنەوەی داهاتەکانی ناوخۆ و داهاتی ناوخۆیە کە پێویستی بە چاکسازی کردن هەیە. ئەمە جگەلەوەی کە سێکتەرەکانی دیکەەوە بە تایبەت نەوت پرسی هەرە سەرەکیە بۆ چاکسازیکردن. بەڵام لە گەرما و گەرمیم ئێوارێ دایمە تەنها گفتوگۆ لەسەر کۆکردنەوەی داهاتی ناوخۆ و چاکسازیکردن لە داهاتی ناوخۆ دەکەین. چۆن دەتوانرێت داهاتەکانی ناوخۆ ڕێک بخرێتەوە بە جۆرێک خزمەت بە بەرژەوەندی گشتی بکات. بابەتی سەرەکی تەوەری یەکەمی گەرما و گەرم دەبێت لەگەڵ بەڕێز ڕێکەوزەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ڕێگەی ئەپلیکیشنی زوم و لەگەڵمدا بەڕێز ڕێکە و دێوارت باش لەوە دەست پێ دەکەم ئەگەر سەرنج و تێڕوانینەکەت هەبێت لەسەر یاسای چاکسازیەکە بە تایبەت کە چاکسازیەکە تەنها دەرماڵە و موچەی و خانەنشینی گرتوتەوە، سێکتەرە گرنگەکانی ئابووری نەگرتوتەوە. زۆر سپاس کە یوسف ئێوارەی جەناب تو هاوکاران و بینەرانی خۆشەویست باش. لە ڕاستیە پێم وایە یعنی غەدر لە مەفهوم و ناوڕۆکی چاکسازیەک لێ بەهۆی ئەم یاسایەوە لە ڕاستیەوە تەنها ڕێخستنەوەی کۆمەڵێک دەرماڵە و بڕینی کۆمەڵێک دەرماڵە و موچەیترە. چاکسازی گەورە لە وڵاتەوەی کە پێویست بێ پێشەمە شەفافکردنی داهات و شەفافکردنی خەرجیەکان لە ڕاستیە داهاتی نەوت و گرێوەستە نەوتەکان و خاڵە سوورێک گومرگەکان و هەروەها ئەو هەموو ناعادالەتی و پەرشوبڵاوی کە لە داهاتی ناوخۆ لە ڕێخستنەوەی داهاتی ناوخۆ ئەمە چاکسازیکردنە. چاکسازیکردن واتە ئەوەی کە تۆ سەرچاوەکانی تری داهات زیاد بکەیت ئەگەر مەبەست ئەوەیە داهات بگەڕێنیتەوە یان قەباری داهاتەکە زیاد بکەیت. لە ڕاستیە تەنها بە بڕینی دەرماڵە نابێت، سەرچاوی دیکەی داهات زۆرە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی یان ئێستاش دەتوانێت کە سەرچاوی داهاتەکان و بڕ و قەباری داهاتی خۆی پێ زیاد بکە. لە ڕاستیە بەشیش ئەمانە بەهۆی دووری ڕەنگە ئەگەر مفەق لەوە دووری مشەڕیعە لە ڕاستیە لە کایەی حکوومەتە خۆجیەکانەوە، چونکە ئێمە لەو پرۆژەی کە هەمادەمان کردووە پرۆژەی لا مەرکەزی کاریگەڕی و دارایی دیان نمونەمان هەیە کە ئەکرێ ببێتە سەرچاوی داهات. واتە ینی بکوتێکی لەسەر یاسای چاکسازی ئەمەوە بڵێم کە بڕینی کۆمەڵێک دەرماڵە گوناحە ناوی بردە بەڕاستی چاکسازی. ڕێخستنەوەی کۆمەڵێک دەرماڵەوە موچە هەردیسانەوە غەدرە پێی بوترێ چاکسازی. ئەوانی کە ناوام هێنا و کۆمەڵێک دۆسێ و مەلەفی دیکە هی ئەوەن کە چاکسازی تاکرێ، هەروەها مامەڵەکردن لەگەڵ کەرتی تایبەت و چارەسەرکردنی گرفتی بێکاری ئەمانە هی ئەوەن بەڕاستی پێی بوترێت چاکسازی نەگەمی کە ئێستا لە ڕاستیشە ینی ئەمە داهێنانی کابینی نوێی حکوومەتی کوردستان نییە. گەر ئینسان تۆزە ئینسافۆ بڵێ لە کابینی هەشتە میراتەکانی کابینی هەشتە لەگەڵ ئەو قەرزانی کە بەجێهێشتووە ئەم پرۆژە ئەنی یاسایشی بەجێهێشتووە لە ڕاستیە ئەوە ینی ڕەنگە تەنها بەسمەی ئەم کابینی ئەوە بێ کە پەسەندی کون ناروێتی بۆ پەرلەمانەکە کۆمەڵە دەستکاری ئەگەرنا ئەوە هی کابینەکانی پێشووی کابینی هەشتە بە دیاریکراویکە بەجێ هێباوە ئەگەرنا تا ئێستا ئەم کابینەیە کە نزیک لە ساڵێکی تەمەنێتی یان ساڵێکی تاوی تەمەنێتی زۆر باشە چاکسازیمان نەبێت. ئەگەر باس لە ئیدارەدانی داهاتەکانی ناوخۆ بکەین بەڕێز ڕێکەوت ئاین داهاتەکانی ناوخۆ ئێستا لە هەرێمی کوردستانە چی دەکرێتەوە؟ ئاین لەگەڵ ئەوەشدا ئێستا داهاتەکان چۆن کۆ دەکرێنەوە؟ ئایا بە میکانیزمێکی سیستماتیکدا تێدەپەڕن؟ ڕاستیەکە یوسف تەمان ئەو داهاتی کە پێوترێ داهاتی ناوخۆ جەناب و بیرانی شەزانن جگە لە داهاتی نەوتە تەنها داهاتە نانەوتیەکانە کە پێوترێ داهاتی ناوخۆ. داهاتە نەوتیەکان ئەوە تەواوی ئەو داهاتە بە نەوت و گازی سروشتی و سەرچاوەکانی دیکی سامانی سروشتی و لای وەزارەتی سامانە سروشتیەکانە کەمە خۆی لە گرفتەکانە. جناب دەزانی ئێمە لە کوردستان یاسای 22 ساڵی 2007 مانەیە کە یاسای نەوت و غازە، بەڵام بەداخەوە ئیشی پێ ناکرێت تا ئێستا سندوقی داهاتە نەوت و گازەکان و کۆمەڵێک هەموو ئەو بەرگانی کە لە یاساکە گرنگن بۆ ینی کە ئەکرێ ئەمەش بڵین هەنگاوێکی دیکی چاکسازی بەڵام هەنگاوی وەنەدراوە. مەسەڵەن سندوقی داهاتە نەوت و گازەکان دروست نەکراوە و داهاتە لە هەزار چێتەوە لای وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی سامانە سروشتەکان ئەو بڕێکە خۆی بە گونجاوێزانیان ئەو بڕێکە ئەمێنێتەوە ئیداتە وەزارەتی دارایی مامەڵەی ئەمین سندوقیشی لەگەڵەکە. ئەگەرنا داهاتی ناوخۆ ئەسڵ وایە خۆی ڕاستیە داهاتی نەوت و گازیشی کابێ، بەڵام ئەمەی کە لە پارێزگاکان ئێستا کۆکرێتەوە تەنها داهاتی خاڵە سنوورەکانە، داهاتی ئاوە، داهاتی کارەبایە، هاتوچۆیە،
باج و ڕسوماتە داهاتی داهاتەکانی خوێندنگە لە پاری حانوت و پەروەردەی هەروواکەری تەندروستی هەروەها داهاتەکانی دیکەی وەک تەنانەت ئێستا داهاتی وەک فڕۆکەخانە و داهاتەکانی تریشی دێ هەموو ئەمانە جگە لە داهاتی نێوت و گازەوە پێوترێ یان ئەمەی ئێستا تۆمارەکرێ بە ناوی وەزاری دارایی و تۆمارەکرێ بریتە لە داهاتی ناوخۆی پارێزگاکان ئەمە ینی ئەم جۆرە لە ئەم جۆری ئیدارەدان و بەڕێوەبردنی داهات و خەرجی کە تا ئێستا کراوە ینی هەندێک فەرمانگەی کردو بە فەرمانگەی نەسرێخۆری بێبەرهەم لە ڕاستیە کاکرا پێچەوانەکەی ڕاست وایە هەموو ئەو فەرمانگانەی کە ئێمە بینیمانیامان مامەڵەمان لەگەڵاکردن هەموو ئەوانە پۆینتێشانەیە کە ئەتوانرێت لێەوە دەستکا بە کۆکردنەوە یان زیادکردنی داهات بەڵام لەبەر دوو هۆکارەمە نەکراوە یەکیانەوەیە کە ئەمە پێویستی بە دەستکراوەکردنی حکوومەتە خۆجیەکان لە ڕاستیە ئەگای دووەمیژەوەی کە ئەگەر بەزجیا باس لە حکوومەتە خۆجیەکان کە بەس باس دەستیانی زیاتر لە داهاتەکانە بوەستین ئەم داهاتانە ئێستا وەکو پێویست کۆ دەکرێنەوە دەبنە بەشێکی گرنگ لە داهاتی گشتی ناو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی کە وەزارەتی دارایی کوێ کاتەوە من ئەگەر باسی سلێمانی بۆ بکەم لە حاڵەتی سروشتیانە حاڵەتی ئێستا بۆ لە ساڵی 2020 کە ئەو قەیرانە زۆرا و زۆرانی ینی داهاتی ناوخۆی نزیک کردەوە لە سفر لە ساڵی 2019 ئەگەر ساڵێکی سروشتی وەرگریم داهاتی ناوخۆ بوون لە پارێزگای کورد و سلێمانی کە کۆکراوەتەوە لە حدودی 90 ملیار تا 110 ملیار لە ڕاستیە لە مانگانە کۆکراوەتەوە وەم داهاتە تەواوی تۆمار کراوە بە ناوی وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی بڕێک لەم بودجەی وەکو بودجەی تەشکیلی پارێزگاکان بێگومانەوە پارێزگاکانی دیکەش ڕاستە بڕێک لەم پارێ وەکو بودجەی تەشکیلی پارێزگاکان دەرخان و خەرج کردوێتەوە ئەوی دیکەی کە لە داهاتی ناوخۆی پارێزگاکان دام و پاڵپشتی موچەی پێکراوەتە ئەو موچەی کە ساڵانی پێشتر دراوە یان ساڵی 2019 دراوە بەشێکی لە ڕاستی لە داهاتی ناوخۆ دراوە بەڵێ زۆر جار دەوترێت ئەو شارانەی کە زۆرترین داهاتیشیان هەیە وەکو پێویست خەرج ناکرێت بۆیە ئەم بابەتە ڕەت دەکەینەوە بە پرسی لامەرکەزی کە ئێستا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەکەشتان ئامادە کردووە ئەنی ڕێخستنەوەی داهات کاریگەری لەسەر پرسی لامەرکەزی دەبێت بەڵێ کاک یوسف خۆتە زانی ئەوەی کە ئێمە باسیەکەین و ئیشی بۆکەین و داوامان کردو پرۆژەکەمان بۆ نووسیەوە بریتە لە لامەرکەزی کارژێڕی و دارایی و بابەتە دارایەکەی دڵی بابەتەکەی لە ڕاستیە دڵی لامەرکەزەکەی چکە بەبێ بوونی سێکتەرە دارایەکە دەسەڵاتەکە هیچ بابەتێکی ئەو تۆ ناگۆڕ یان هیچ لەو ڕۆژە ناگۆڕێ لە ڕۆژی ئیدارەدار ناگۆڕ لە ڕاستیە ئێمە بۆ نمونە پێشتر لەبەرەوەی وەک ینی گوێرە دراوەتە ڕێنمایی و پەیڕەوی حکوومەتە محەلیەکان تەنها لە ڕووی شکلیەوە مثلەن هەڵبژارنی پارێزگاکان کراوە ئەنجومەنی پارێزگاکان وتر پێداویستەکانی دابینکردن ینی پێداویستەکانی جێبەجێکردنی پرەنسیب و سیستەمی ناسەنتەری یان دابەشکردنی دەسەڵات یان لامەرکەزی نەکراوە تەنها ئەنجومەنەکان هەڵبژێران و بەزێڵ ڕەواوی دیکەی هیچ تەنانەت تاکە دەسەڵاتی هیچیان نەبووە بەنمونە ینی 2 ساڵ پێش ئێستا ئەو شوێنانی کە پیان وترێ باخ لە دەوروبەی دەرەوەی شارەکان لە دەروی سلێمانین ئەمانە بەداخەوە بە شێوەیەکی ناتەبیعی تەمەن ئەوش بەهۆی ڕێگەنەدانی حکوومەت و وەزارەتی کارەباوە بە شێوەیەکی ناسروشتی ناتەبیعی کارەبایان ڕاکێشەوە ئەمانە کارەباکار بەکارێن بەڵام هیچ پارێکیش نادەن ئێمە هاتی بۆ ڕێخستنەوەی ئەمە لە ڕاستیە برارێکمان دەکرد لە ئەنجومەنکە سعاتیان بۆ دابنێ سعاتی کارەبایان بۆ دابنێت چۆن جەناب تەزانی کارەبا ئەخری شتەکە تەجاوزەکرێتە سەر ینی کابرا زەویەکە بەکارێنێ بینا دروستەکە ئاوەکە مەجاریەکە ئەخی جار کارەبا ڕاکێشێت ڕەنگە هەڕاشی نەکێشەکە تەجاوزکە ئەوەی کە مادەم کارەباکە هەر بەکارهێنێ بۆی هەم کارەباکەی بۆ تەنزیمکەی تۆ ڕەنگە لە ماڵێکە ئەسە لە سلێمانی چ پێ بەکاربێنێ بەڵام ئەو کارەباکی فول بەکارێنێ بۆی هەم ڕێی کارەباکی کە بەکارێنێ بۆی تەحدیدکەی هەمیش داهاتێکدا یان دەوێتە سەرچاوی داهات هاتین بڕیارمان دەکرد کە پێوەری کارەبا بۆمانەدا بردێت کە پێوەریان بۆ دانرا ئەو کاتە هەم چل ئەمپێر بەکارێنێ وەکو ئێمە هەمیش مانگانە پارەیەکە داتە وەزارەتی کارەبا لە کۆتایی بێتە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە داواکاری گشتی ئەمێ ڕەفسکرد ئێستا بۆ نمونەیەکی دیکە دەمێ لە سلێمانی ئێمە فەرمانگەیەکمان هەیە فەرمانگەی ئاوی ژێر زەویە ئەم ینی کۆمەڵێک خەڵکی زۆر بە شێوەی نایاسایی بیریان هەڵکردووە یان هەشە بە شێوەی یاسایی مۆڵەتی پێدراوە ڕێگەی پێدراوە بیری هەڵکردووە بۆ هۆکارێکی گونجاو ئەم فەرمانگەیە ئەگەر بێت و لە ینی دەستکراوەی کەن کە خۆی پەیڕۆ بۆ خۆی دابنرێ یان لە ئەنجومەن هەڵبژێرایی پارێزگاکەیەوە بە هەمانجی پەیڕەوێک دابنێ بۆ کارکردن بەسەری هەر تەنها ساڵانە لەم بیرانە بسەنێت ئەبێتە خاوەنی چەندەها ملیاردینە ڕەنگە لە ساڵێکە
چەند ملیار دینارە پیا بکە هەر لەکری ئەو بیرانی کە بە نایاسایی بێگومان خەڵکێکە بیرێکی لەدا و پێویستی پێێتی لەبەر پێویستیەک لەبەر احتیاجاتێک بیرەکە بکەم بۆ تۆ بیرە ینی کابرا ئامادەیە لە بەرامبەر بیرەکەدا ساڵ لە کریشی ڕەمزی باڵە ڕاستیە خۆ کری ئاو هەرەدا کری کارەبا هەرەدا بەڵام تۆ کری ئەو سامانی ژەرزەویە کە کرێکی ڕەمزیە نەک ئەوەی کە فشار دروستکا بۆ سەر هەوڵاتی لە 12 مانگدا یەک جار کرێکی بێسەنی ئەمە جۆرێکە لە جۆرەکانی زیادکردنی داهات سێکتەری پەروەردە بنمونە بەمە ینی پەروەردە دنیایەک گوڵکی گرنگ و بازرگانی هەیە کە ڕەنگە چەندین بازرگان مفاتحەی کردبێت کە ئەم زەویانەیان ئەم بینایانە بە شێوەیەکی دیکە بەکاردێتەوە کە بێتە سەرچاوی داهات دیسان ئەمە ڕێکی لێگیراوە لە سێکتەری تەندروستی بە هەمان جۆر کە ئەمە دیسان ئەمیش ینی ئەگەر لە ئەنجومەنە هەڵبژێراوەکان دەسەڵات یان پارێزگارەکان بە هەمانجی فەرمانگە و ئەنجومەنە هەڵبژێراوەکان فەرمانگە پەیوەنددارەکە دەسەڵات دەرکردنی پێڕۆ بڕیار و ڕێنمایی هەبێ بۆ زیادکردنی داهات مەبەستم فەرمانگەیەکی وەکو تەندروستی ئێستا کە خوا نەخواستە هەر هاوڵاتی پێویستی بە عملیاتێکی بۆ نمونە هەر عملیاتێک بێ هەر نەشتەرگەریەک بێ ئەم نەشتەرگەریە بۆ نمونە نەشتەرگەریشی فتەق ڕەنگە ئەو کەسی کە پێویستی بە نەشتەرگەریەکەی 5 تا 6 مانگ چاوەڕێکا لە سەرای بمێنێتەوە لە ئاخیرا بە 500 ناری ئێستای عێراقی نەشتەرگەریەکەی بۆ کرد ئەگەر ئەم هاوڵاتیە بڵێ من ئەمڕۆ چەند شەمەیە 2 ڕۆژ دوای ئەوە من نەشتەرگەریەکەت بووەکەم بەڵام بە 500,000 بە 75,000 بێگومان هاوڵاتەکە پێشی خۆشە 6 مانگی بۆ بێ بە 2 ڕۆژ و ڕەنگە بۆ نەشتەرگەریەکی ئاوا لە بریتی 50,000 پارێکی بەڕێزەکە بۆچی ئێستا ئەنجومەنەکان ئەو دەسەڵاتیان نییە ئەنی کێشە چی ینی هەر تەنها لا مەرکەزیەت وانێ و دەسەڵاتە بداتە ئەنجومەنەکان لە ڕاستیە دوو بەشە بەشێکیان بەداخەوە ئێمە ڕاهاتین بە پێڕەوکردنی ینی جۆرێک لە بەڕێوەبردنی مەرکەزی کە پێمان وایە ئەمە خزمەتەکە کە وانە پێچوانەکەی ڕاستە ئەو حەزوو خولیایە بۆ ئیدارەدان و دەسەڵات لە سێرتەرەوە ئەو کارەسەدی خۆڵقاندۆ کێسان بزنە ئەومانە بۆ هێنایتەوە ئەمە دیوێکی تر لە ڕاستی بەشێکی دیکەیەک ئێمە جاریش ئەکرێ ڕخنە لە خۆمان بگرین لە کەم تەرخەمی حکومەتە بەحالەکان بۆ نمونە ئێمە یاسای 30 ساڵی 2009 هەیە یاسای کارکردنی پارێزگاکانە ئەم یاسایە هەر پەرلەمانی کوردستان دەری کردووە و بە یاسای 4 2009 جاریش کە ئەنجومەنەکانی بۆ هەڵبژێراوە بۆی کاری بکەن لە هەمان کاتا وەزارەتی ناوخۆ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2009 دەرکردووە بەم ڕێنماییە هەموو دەستی پارێزگار و سەرپەرشتە ئیدارەکانی بەستووە لەو حەقێکی یاساکەش پێداوە بەستێتی و بێبەشی کردووە ینی لە ڕاستیە ینی ئەگەر ئەم کەواتە بەڕێز دەکەوت بەپێی بابەتی لامەرکەزی کە ئێوە پرۆژەکەتان پەسەند کردووە یاخۆ ئامادە کردووە دەسەڵات دەدرێتە ئەنجومەنەکان بۆی کە ڕێنمایی دەرکەن نەخشە ڕێگادانن بۆ ئیدارەدانی داهاتەکان ئێمە لە ناو پرۆژەکەی خۆماندا 122 پێشنیازمان کردووە لەم 122 پێشنیازی لە بابەتی داراییتیە ڕەنگە وەختی جنابەت یارمەتیت نەدابووی بە خێرایش بباسیتەوە پێناسیتی ئەنی پێشنیازی تیا لە بواری دارایی لە بواری سامانە سروشتیەکان لە بواری داواکردنی دەسەڵات بۆ پارێزگار و بۆ سەرپەرشتاری ئیدارەکان لە داواکردنی دەسەڵات بۆ فەرمانگەکانی پۆلیس لە داواکردنی دەسەڵات بۆ فەرمانگەی شارەوانی و خزمەتگوزارەکانی دیکە لە داواکردنی دەسەڵات بۆ بەڕێوەبەرایەتی گشتیەکان کە ئاوادانکردنەوەیەوە بەرهێنانە و هەموو ئەو بەڕێوەبەرایەتی پەروەردەی ئەوانی دیکە هەروەها ئەو بەڕێوەبەرایەتیانی کە لێرە گشتیان نییە هەموو ئەمانە ئێمە ینی هیوادارین ئەو پرۆژێ بێتە بەرمەبنای ڕێککەوتنی نوێی لایەنەکان چونکە تا ئێستا وەکوت لە ساڵێکی کابینەوەی حکومەتی هەرێمی کوردستانە ئەگەرچی لە سەرەتاوە بانگەشە و باسی ئەوەی کردووە کە من لامەرکەزی جێبەجێەکەم بەڵام لە ئەرزی واقع هیچمان نەدیوە لە ڕاستی هیوادارم ئەم پرۆژێ بێتە بەرمەبنای ڕێککەوتنی لایەنەکان لە پێشەکی پرۆژەکەش باسمان کردووە کەواتە ئێوە وەکو ئەنجومەنەکان ئەین دەتوانن لە بابەتی ئیدارەدانی داراییدا باشتر لە حکوومەت ئیداری داهاتەکان بدەن و خێراتر کۆی بکەنەوە باشتر ڕێکی بخەنەوە بە دڵنیایی بڵێ ساڵانە نزیکەی 18 ملیۆن تەن ئینتاجی چیمەتوی سنووری پارێزگای سلێمانی و کارگانیکە هەیە ئەمە ئەگەر تەنهایش $1 بدا 8 ملیۆن دلارەکە ئەو پارەیە گەر بە پەسەندێتی ئەنجومان پارێزگار یا ئیدارەکە بیکا بە پرۆژە بە پەسەندێتی ئەنجومەن هەڵبژێراوەکانی بە هاوانژی لەگەڵ فەرمانگەکانی دیکەی پێوەتر بەڕاستیە مەبلەخێکی کەم نییە ئەوە تەنها لە یەک سێکتەری دیاریکە لەو ڕاستیە جیاوازی چییە لە نێوان ئێوە حکوومەتە سەرەکیەکە ئێوە هەردووتان حکوومەتن ئێوە خۆشی ئەو حکوومەتێکی سەرەکی ینی بەڕێوەبردنی وڵات ینی لە کۆکردنەوەی ئەم داهاتانەدا بۆ بێ ئەم جیاوازیە هەبێت لەبەرەوەی ئەمانی کە من هەموو منمونانێکە لە سەرەتاوە تا ئێستا بۆ جنابتم باس کرد حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە بیشی زانێ بەڵام هەنگاوی بۆ نانێ یان لانی کەم بیری لێ نەکردوتەوە ئەوە هەمووی سەرچاوی داهاتن دوو لە ڕاستیان نزیکی ئەنجومەنەکان
بارودۆخی واقعی ئیدارەوە زۆر زۆر جیاوازە ڕاستیە با یەک نمونەت پێ بڵێم لە ڕاستیە ڕەنگە پێکەنی ناویش بێ فەرمانگەی ئاوی سلێمانی بۆ هێڵی ئاوی دوکان سلێمانی لە ڕاستیە ئەو ماتۆڕ و مزەخانەی کە کارەکەن گەرمە بن لە وەرزی هاوینا پێویستیان بە ساردکەرە و فێنکەرەوە ئەمە بە سپی دەکرێت لە ڕاستیە وەزارەتی دارایی بێگومان کڕینی مۆجودات و ئەساسی بۆ فەرمانەکانی خۆی ڕاگرتووە واتەکردنی سپیتی دەچێتەوە چوارچێوەوە لە کاتێکان فەرمانگەی نووسراوێکەکە بۆ وەزارەتەکەی خۆی لێشە بۆ وەزارەتی دارایی کە داواکات تکایە کۆمەڵە سپیتمان بۆ بکڕن بە بای 12 ملیۆن دینار بۆەوەی ئەو مزەخانەکە ئاوی دوکانە ئەنێرن بۆ سلێمانی کە گەرمە بن تووشی وەستان نەبن بتوان کار بکەن بە هەموو شێک لەسەری نووسراوە لە وەزارەتی دارایی کە بەپێی ڕێنمایی وەزارەت ڕێنمایی ئەونا کڕینی ئەساس و مۆجودات ڕاگیراوە یعنی ئەم سپریتە بۆ ژووری بەڕێوەبەرەکە نییە و بۆ ژووری فەرمانبەرەکەش نییە بەڕاستی بۆ ئەم سپریتە بۆ ئەو مزەخانەیە کە ئاوی دوکانە هێن بۆ سلێمانی لە ڕاستیە کە بای 12 ملیۆن دینارە یعنی فەرمانگەیەک کە ساڵانە فەرمانگەیەکی وەکو باجی کۆمپانیەکان لە ساڵێکە 23 ملیۆن دیناری داوە بە خەزیانەی گشتی بە بودجەی گشتی بەڵام بۆ پرینتەرێکی 50 دلاریە بێ چاوەڕوانی ڕەزامەندیە بکە ێ باشە تۆ ئەم ئەگەر ئەمە دووری نەبێت چییە تۆ ینی وەزارەتێک نەزانێ ئەم سپریتە بۆ ژووری بەڕێوەبەری ئاو نیە بەڵکە بۆ ماتۆڕەکانێک ئاوهێن بەڕاستی ئەگەر بابەتەکار هیچ بێ مەسلەی کۆکردنەوەی داهات و باپرسی لامەرکەزی بەڕێزراکەوت ئەگەر دەسەڵات بدرێتە ئەنجومەنەکان تا چەند دەتوانن داهاتە ناوخۆیەکان زیاد بکەن نەعینەک نەتەنها لە پارێزگایەکی وەکو سلێمانی بەڵکو بۆ پارێزگاکانی دیکە لە قسەکانی پێشوو داماژەت پێدا داهاتی مانگانەی سلێمانی 90 بۆ 100 ملیار دینارە ئەتوانن زیادی بکەنەوە من باسی سلێمانی ناکەین مادەم جەنابەت باسی پارێزگای دۆکەکەین بەڵێ باسی پارێزگای دۆکەکەین پارێزگای دۆک لەو نیسبەیەک ئێستا نەوت ئەنێرێتە دەرەوە هەناردنەوت هەنارداکە پارێزگای دۆک حسەی ئەسەدی هەیە پشکی شێری هەیە ینی بەرزترین ڕێژە بەشداریەکان لە بڕی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە بەڵام ئەم پارێزگای خاوەنی پاڵاوگەیەک نییە باشە ئەم پارێزگایە خاوەنی دەواازەی بومرجی ئیبراهیم خەلیلەکە لە ساڵی 92 داهاتێکی گەورە و زەبەلاح ینی لە بنەهاتووی هەیە لە ڕاستیە و خاڵێکی گومرجیە کە لە هیچ کاتێکە نەوەستاوە خاوەنی داهاتێکی گەورەیە بەڵام پارێزگای دووەکە خاوەنی ئیبراهیم خەلیلە فڕۆکەخانی نییە بۆ نمونە یعنی ئەم ئەگەر ئەنجومەنی پارێزگای دۆک و پارێزگاری دهۆک ئەو بەشێک لەو داهاتیان ئەو داهاتیان لە بەردەستا بێگەر ئەو لەوێت بخیتە بەردەستیەوەوان بێگومان یەکسەر لەن فڕۆکەخانە یەکسەر لەن پاڵاوگا لێ تۆ معقول نیە ئەو هەموو نەوتە بێ پاڵاوگەیەکت نەبێ ئەو هەموو سەرچاوی داهاتە بێ فڕۆکەخانەت نەبێ پاڵاوگەت نەبێ ئەو دنیا پرۆژەی دیکەی استراتیژی ئەمە بۆ پارێزگای دۆر بەم جۆری بۆ سلێمانی بە جۆریشی کێ بەڵام پارێزگای هەڵەبجە ئەگەر داتاکە بەڵێ بەڕێزرەکەوان ئەگەر داتاکە ورتر قسەی لەسەرکەین تۆڵی لە پارێزگای سلێمانی 90 بۆ 100 ملیارە ئەگەر دەسەڵات بدرێتە ئەنجومەنەکان ئەم 100 ملیارە ئەکەن بە چەنە بۆ نمونە لە ڕاستیە هیچ ژمارەیەک ناتوانم سەر پێ بڵێم ئەکەوێتەوە دیسانەوە ئەوە دوای پەسەندەتی پرۆژەکە دیسانەوە دانیشتن و جەولەیەشی دیکەی لە کارکردنەوە لەلایەن خەڵکی پسپۆر و شارەزەوە بۆی بزانانی ئیکی بە چەند ئەو بارانە چێکە تۆ داهاتێکی لە هەموو شی گرنگترە بێت لە مەجالێک داهات زیادکەی کە زەخت نکاتە سەر گیرفان و قوتی هاوڵاتی سادە و زەخت بە جۆرێکی بە قەبارێکیش زەخت نکاتە سەر خاوەن سەرمایی گەورەکە ئەو فشارە بخاتە سەر ئەو خەڵکی کە داهاتیان دیاری کراوە ڕاستیە ئەگەر ناگەرەوەنەکەی جیازی لەگەڵ حکومەتی کوردستانەکە بەبێ پاڵپشتی یاسایە ماگەڵە سەدا 22 موچی موچەخۆرانی یان موچی فەرەنبەرانی بڕیەوە لە ڕاستیە لەبەرەوە ینی دۆرێک لە هەستیاریکردنی مامەڵەی ئەوێ و دیاریکردن و جاکردنی ئەو سێکتەرانی ئەوێ کە لە ئەو ئەمێنێتەوە بۆ دوای ئەوە کە بزانین ئەم سەتایان ئەو نەوەتا ئەکرێ بچن بەڵێ بەڕێزرەکەوت کاتێ باز لە داهاتی ناوخۆکری بەشێکی زۆری یاخود بگرن نیوەشی بێت بریتە لە باش یەک لە ئامانجە ئابووری و ینی بە ئاماژەکانی باش ئابووری و کۆمەڵایەتیە لێکی بدە دەبێتە عەدالەتی کۆمەڵایەتی کۆکردنەوەی داهاتی ناوخۆیی بە ئەنجام لە نەتیجەیە ئەبێتە عەدالەتی کۆمەڵایەتی کاک ئێمە لە کاتی حازرکردنی پرۆژەکەدا لە ڕاستیە ڕایۆژمان بە کەسانێکی زۆر کردووە هەم لە خەڵکانی یاسایی هەم لە خەڵکانی بواری ئابووری و دارایی شارەزا بوون هەم لە خەڵکانی بواری کارژێڕی ئەوەی ئێمە بەستمانە ئەم ئامانجە بە دیبینێ کە جەنابەت لەگەڵ ئەوەی کە تۆ خزمەتگوزاری پەرەپێدەی لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتی ژێڕیتەوە ئەو عەدالەتەش بەدی بێنێ کە جەنابەت ئاماژەت بێدا بێگومان باج وتە وەسیلەیەکی گرنگە بۆ ئەوەی مەسەرەن گومرێک خۆ گومرێک
تەنها ئەوە نییە کە ینی فەلسفەی پارێ گومەرجی ڕسمی گومەرجی تەنها ئەوە نییە کە پارە بێنێ بۆ وەزارەتی دارایی بۆ حکوومەتەکە فەلسفەی گومرگ ئەوەیە کە تۆ حیمایی بەرهەمی ناوخۆشی پێگەڵە ڕاستیە بنەڕەتێکی ئەمەیە ئەمە بۆ بگومان بۆ باجیش ڕاستە بۆ هەموو سێکتەرەکانی دیکە ڕاستە لەبەرەوە من دڵنیام لەوە کە حکوومەتە خۆجیەکان لە کاتی بوونی دەسەڵاتە زۆر باشتر ئەوەی سەرشانیان ڕاپەرن وەکو لە حکوومەتی ناوەند بەڕێز ڕێکەوزەکی ئەندامی انجومەنی پارێزگای سلێمانی سوپاس کە لە تەوریەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بوویت لە دوای ناوبڕێک تەوری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر ساڵتان لەبێ خۆشەویستان ململانەکان لە بەغدا توندن و بێچارە نووسن یاخود بڵێ ئایندیان دیار نییە لەو نێوەندەشدا ئەوەی کە زۆر گرنگە قسەی لەسەر کرێت پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەکە لەو ململانەیەدا چلێ کەوتەیەک ڕویان تێدەکاوە ئەو ململانەیەنا بە دیوەکەی دیکەدا چ کاریگەریەکان دەبێت لەسەر پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە تەوری دووەمدا لەگەڵ بەڕێز ئەحمەد ڕەفیق وەکو چاودێری سیاسی کە لە هەولێر و لە کەرکووکۆ لەگەڵمدایەت پرسەکە تاوتێ دەکەین بەڕێز ئەحمەد ئێوارەت باش ململانەکانی بەغدا کاریگەری لەسەر پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەبێت؟ ئێوارەی بەڕێست و بینەرانی گەلی کوردستانیش باش بێگومان هەر با بڵین هەر کێشە و ئاریشەیەک یا هەر قەیرانێک کە ڕوبەڕووی بەغدا بێتەوە یا ڕوبەڕووی عێراق بێتەوە ڕاستە و خۆش پەیوەندی بە قەزەی کوردی لە عێراق و هەروە پرسی ناوچە دابڕێنراوەکانی شەبێ بە دەلیلی ئەوەی ئەگەر تۆ سەیریکەی تا ئێستا مەسەرەن یەکێک لە کێشە و با بڵین ئاریشەکانی نێوان کورد و حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق لە دوای 2023 ئەوە بووە کە ئەو حکوومەتانی کە هاتوونەیە زۆر کاتی بوونەیە هەندێکیان بڕای تەواویان بە قەزەی کوردی نەبووە و هەوڵی چارەسەرکردنیان نەداوە هەندێکیش لە ناخەوە ڕەنگە پێیان وابێ کە کورد حەقێتی و ئەو ناوچە کوردستانیانی کە ئێستا حکوومەتی عێراق دەستی بەسەرا گرتووە لە بنەڕەتە ناوچەی کوردستانین جێنفوزی کوردن دانیشتوانە ڕەسەنەکەی کووردە بەڵام لەبەر لە ترسی شەقامی عەرەبی و عێراقی نەیانوێراوە دەست بۆ مەلەفە بەرن کەواتە عێراق کە هاوسەنگی سیاسیتیانە بێ استقراری سیاسیتیانە بەیە بە دیوێکی ترە کە دەستێوەردانی دەرەکی تیاابێ بە تەشید ڕاستە و خۆ پەیوەندی بە مەسلەی کورد و هەروە ناوچە داڕێنراوەکانە بێ ئەمەش وای کردووە ینی بە بەردەوامی ئەم کێشەیە ببێتە کێشەیەکی با بڵین هەڵواسرا و لە نێوان حکوومەتێک لە دوایەکانی عێراق و کورد بۆیە هەتا ئەم کێشەیە باڵواسرایی بمێنێتەوە بە قەنەعەتی من ئایندەی چارەسەرکردن یا با بڵین دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ پرسی ئەم ناوچانە ئالۆستر ئەبێ ینی هەتا بمێنێ ئالۆستر ئەبێ بۆ نمونە ئەگەر خۆت چی تێچوو مەسەلەن ئەگەریشێک لە سەرە وەزیرەکانی عێراق یا هەر کەسێکی تر مەسەلەن بەهاتایە دەستپێشخەری بکردایەبی و تایە فەرموو ئێمە بەپێ ئەو دەستوری کە هەموو گەلی عێراق دەنجی لەسەرداوە و ئێمەش نووسیمانەتەوە و بڕوامان پێی بووە فەرموو بەپێی مادەی 140 دەستوری عێراق بین دۆخی ئەو ناوچانە ئاسایی بکەینەوە خۆ دنیا کاون نابوو بەڵام چونکە دەستێوەردانی دەرەکی هەیە چونکە بە بەردەوامی عێراق خاوەن سیادە و سەروەری خۆی نەبووە چونکە بە بەردەوامی با بڵێن خەرقەکرێ لەلایەن وڵاتانی ئیقلیمی و تەنانەت نێودەوڵەتیشەوە ئەنجا وڵاتانی عەرەبیش وای کردووە ئەمە بە بەردەوامی ئەم کێشە و ئاریشانی نێوان کورد و حکوومەتێک لە دۆیەکانی عێراق پەرە بسێنێ و لە ناو ئەو پرسانەش مەسەلەی ناوچە دابڕێنراوەکان بە هەڵواسرایی بمێنێ و هەتا دێ بەدیدی من ڕەنگە ئالۆسر بێ ئەم پرسە ئالۆزەکەی لەکوێ دەردەکەوێ ئەنی جیاوازە لەو ئالۆزیانی کە باست کردن یاخود پێشهاتی مەترسیدار و یاخود پێشهاتی دیکە هەیە فەرموو ئێمە بێگومان ینی پێشاتی تری شێوە شتی تریش ڕوویداوە بۆ نمونە ئێمە پێشتر ئەم ناوچانە بەو ئەندازێ ئالۆز نەبوون ئەگەر ئەوان بەهاتنایە بە پێی مادەی 140 مەسەل ئاساییکردنەوە بوو سەرژمێری بوو ئەنجا ئەسفتا یعنی ئەم سێ قۆناغا حکوومەتێک لە دوایەکانی عێراق دەیانتوانی بیکەن وە قۆناغی یەکەمی شەنگایی بۆنرا بەڕاستی لەلایەن سەرک وەزیرانی پێشووی عێراق نووری مالیکی
مەسلەی ئاساییکردنەوە کە بریتی بوو لەوەی ئەو عەرەبانی کە لە چوارچەوەی پرۆسەی تعریفکردنی ئەم ناوچانە هاتبوون بجێڕێنرێنەوە بۆ ناوچەکانی خۆیان و ئاوارانی کە لەسەر دەستی سەدام ئاوارە و تەرحیل و تعریب و تەبعیز کرابوون بێنەوە کەرکووک و قەرەبوش کرانەوە هەردوو لایەن هەم عەرەب و هەم کورد بەڵام ئەمە زۆری نەخایان نەگەیشتە یعنی پرۆسەی دووەم یعنی مەسلەی ئەوەی کە پێوترێ با بڵێین سەرژمێری گشتی ئەنجا ڕاپرسی یعنی لە قۆناغی یەکەم پرۆسەکە کۆتایی هات بۆیە ئێستا وای لێ هاتووە خەڵک ئەوەی هەر لەبیر نەمایە یا با بڵێن مەتبەخی سیاسی عێراقەوەی هەر لەبیر نەماوە ئێستا ئەڵێن ئێستا کورد هەم داوای ئەوە کە ڕۆڵی بژێڕدرێتەوە بۆ ئەو ناوچانە یعنی هەر باسی جێڕانەوەکە هەر ناکەین جاری ئێمە ئەگەر تۆ سەیری با بڵێن لێدوان و پەیام و گوتاری قیادی کوردی بکەی ئەڵێن با ئاسایی بێتەوە ینی ئاسایی چی ئاسایی دوای 16 ئۆکتۆبەر نەک ئاسایی 35 ساڵ جەبەروتی سیستەمی سیاسی حزبی بەعسی هەڵوەشاوە ئەمە یەک و دووش ئێستا داعش دەستی تێوەرداوە و ئێستا وڵاتانی ئیقلیمیش تورکیا و وڵاتانی نەژ مەسەن سعودیە و تەنانەت قەتەریش دەست تێوەردانەکان لەم ناوچانە بۆیە یعنی تەواو پرسەکە ئالۆز بووە گەیشتوێتەوە ئاستی کە وڵاتانی هەرێمی و تەنانەت نێو دەوڵەتیش دەستی تێوەربدەن بەڕێز ئەحمەد ئەوەی کە ئەیبینی لە بابەتی ینی بابەتە سیاسی ململانە سیاسەکانی عراقدا بەدەر لەوانی کە خۆدا ماژر پێدا دەزوەردانی دەرەکی سیادا پێشێلکردن خاکی عراق جگە لەمانە پرسی سەرەکی مەترسیدار بریتە لە ململانی شیعە و شیعە ماڵی شیعی ئەمجارە ململانە سیاسیەکان وەرگرتووە هەنی ئەمە کاریگەری ئەبێ لەسەر ناوچە کوردستانەکان بە دیاریکراوی کاک یوسف ینی حقیقەتێکەیە نابێ ئێمە ینی شتێکەیە مەسەرەوەی کە پێ و هەنێ شتەیە سەوابتە ینی بۆ نمونە مەسەرەن لای هەر کوردێک بڕۆ لەگەڵ کوردێکی باکووریا قسە بکە بڕۆ لەگەڵ کوردێکی ڕۆژهەڵاتە قسە بکە تەنانە ڕۆژ ئاواش کە باسی مەوزوعی کەرکووکی لەگەڵاکەی کەرکوو ناوچەیەکی کوردستانی ئەوە ینی شتی ئەوە پێوترێ سەوابەت لە لای ماڵی با بڵێن لە لای ماڵی شیعیش یا با بڵێن لە لای عەرەبی عێراقیش مەسەلەی ئەم ناوچانیان مەسەلەی ینی کە دێتە سەر قەزەی کوردی و دێتە سەر ئەم ناوچە کوردستانیان ئەوانە یەک تێڕوانین و یەک دید و یەک استراتیژیانەیە کە دێتە سەر ینی لە هەموو شتێکا دژن تەنانەت ئێستا لەسەر کازمی کە خۆشیان دایاناوە دژن ئێستا هەندێکی وا خەریکیەوەن ئیقالی پێ بکەن ینی دێن وا خەریکن و بانگێکەنە پەرلەمان و لێ موسەئەلەیەکەن مەبەستم چێ ینی بەڵام کە دێتە سەر مەسەلەی کورد و قەزەی کوردی و پرسی کوردی و ناوچە دابڕێنراوەکان هیچ کێشەیەکیانە هەمویان یەک خیتاب و یەک وتار و یەک دید و ئستراتیژیانەیە ئەویش ئەوەیە کە ئێستا دەیبینین ینی بەڕاستی ئێمە پێمان وا بوو ینی بەداخەوە ینی ئێمە نەکەرگلێ ڕخنەیەکی قوڵیشە و ڕخنەیەکە لە خۆشمان ئێمە چەندین ساڵە لە یەک خەندەقی با بڵێن لە یەک خەندەقی بەرگریاین لەگەڵ هەموو حزب و با بڵێن ڕێکخراوە شیعیەکان و هەندێکیان هەر ماڵ و حاڵیان لە سلێمانی و لە هەولێر و با بڵێن لە هەرێمی کوردستان بوو پێش ڕوخانی حزبی بەعس ئێستا هەر ئەوانن دەسەڵاتیان بەدەسە ئەبینین یعنی چۆن مامەڵە لەگەڵ ئەم ناوچاناکەن یعنی بیریان چوو ئێمە و ئەوان قوربانی دەستی یەک جەلادین بەداخەوە ینی بەڵام کە دێتە سەر مەسائلە نەتەوەی نیشتیمانیەکان ئەوانە یەک دید و یەک استراتیژ و یەک بۆچوونیان هەیە واتە هەڵوێستی ئەوان بەرامبەر بەم قەزەیانە بەرامبەر بەم پرسانە نەگۆڕە سەوابتە لای ئەوان بۆیە یعنی من ئێستا نەکرد نیگەرانم جێ ئەوەیە ڕقنەیەکی قوڵ لە خۆمان و لەوانیش بگرین کە ئێمە بە هەڵەیە چوینە پێمان وا بۆ ئەوان وەکو ئێمە قوربانین وەکو ئێمەش بیرەکەن وەکو ئێمەش تێڕوانینیان ئەبێ بەرامبەر بەو ناوچانی کە دەیان ساڵە مەسەلەن تعریب و تەبعیز و تەرحیل ئەکرێ کە کەرکووکە پێت وایە ئەمە کێشەی بیرکردنەوەی ئەوانشگالە خانەقینە ئەوانیش کاریگەرن بە ئەو هاوکێشە ئیقلیمی و جیهانیانی کە ڕویان لە عراق کردووە بۆیەوە پشتیان لە کورد کردبێ ئەنجا من ئەمێ ئێستا نمونەیەکی زیندوت بۆ بێنمەوە ئێستا بەڕێز سەرۆکوەزیرانی ئێستای عێراق مستەفا کازمی کاریگەری هەرێمی لەسەرە کاریگەری هەرێمی لەسەرە بە تایبەتی ئێران و تورکیا بەڵام لەگەڵ ئەوەشە من خوێن یعنی هەمومان مەسەلەن وەرەقەسپیەکەی ئەخوێنینەوە ئەزانین ئەو پیاوە متعاتیفە لەگەڵ قەزەی کوردی ینی لایەنی کەم خۆی بەشێک بووە لەو ستافەی کە بە دوای گۆڕە بە کۆمەڵەکانی
ئەنفالکراوانی کووردا مەسەرەن گەڕا و دۆزیوێتەوە با بڵین ئیحسای کردووە و لای خۆی تەدوینی کردووە ئەمجا لەگەڵ سەر تاپای قەزەی کووردا متعاتیفە یعنی ئەمە لە ناخی خۆی ئەمە بەلای منەوە خاڵێکی زۆر جەوهەریە کە هەر کەسێک کە دەبێتە دەسەڵاتدار با بڵین لە عێراقی ئێستاە لە ناخەوە کە متعاتیف و یا بڕوای بە قەزەی کوردی هەبوو پێی وابوو شتێکەیە بە ناوی قەزەی کوردی و نەتەوەیەکەیە چەوسێنراونەتەوە و سەدان ساڵە مەسەلەن غەدریان لێکری ئەمە زۆر مهمە یعنی ئەمە بیر و باوەڕ بێ لای بەڵام پێشتر بەداخەوە من نایشارمەوە مەسەلەن حەیدەر عەبادی بڕوای بە قەزەیەک نەبوو ناوی کورد بێ ئەوە هات زیاتر لە سەروی دەستور و یاساوە زیاتر لە سەروی سیاست و با بڵین ئەمری واقعەوە تەعاملی لەگەڵ کووردا کرد بینیمان مەسەلەن بەهێز هات ناوچە داڕێنراوەکانی وەرگرتەوە ینی ئەمە من بەڕای من ئەوە مەلەفێکە ینی دەبێت کورد بیجوڵێنێ مەسەلەن نەبوو ئەو بەڕێز ئەحمەد ینی بەڵام باوەڕ بەڵام بەڕێز مستەفا کاسمی ئەو بڕوا ناکەم ینی بەهێز کێشەکان یەکلایی کاتەوە لەگەڵ کورد لەو بڕواایە نیم چونکە سەیری مستەقبلەکە ئەزانێ سەدا لەسەرات بەڵام پرسیارەکە من بۆ ینی ئەم باوەڕبوونە چی دەگۆڕێت بارودۆخی حەیدەر عەبادی جیاوازی هەبوو دوای جەنگ براوە بوو بەڵام مستەفا کازمی نەچۆتە هیچ جەنگێکەوە براوە نییە ینی باوەڕبوونەی تۆ لە چیەوە سەرچاواگرێت باوەڕبوونی من لەوە دەستپێکە ئەو با بڵین ئەگەر قەرار بێ مەسەلەن حەیدەر عەبادی بەراوی جەنگی دژە داعش و گروپ ڕێکخراوەتی و لستیەکان بێ مستەفا کازمی بەراوی جەنگی دژە گەندەڵی و بەرەی خەڵکە پێم وایە لە هەموو سەرۆگوەزیرەکانی تر چانسی زیاترە و سۆز و پشتیوانی کۆمەڵانی خەڵکی عێراقی لەگەڵە بە شەقامی کوردیشەوە بۆیە ئەو تا ئێستا بەدیدی من ئەستێری ئەو درەوشاوەترە و پێم وایە ئەگەر حزب و لایەنە سیاسی شیعەکان ناوماڵی شیعە ڕێگەی بدەن چاکسازی ئێجگار گەورەکە زۆر لەوەی حەیدەر عەبادی گەورەتر و کاریگەرتر و گرنگتر کە پێم وایە ڕەوڕەوەی عێراق گۆڕێ لە دوای چاکسازیەکانی ئەوە بۆیە ئەوە مهمە مەسەلەن تێڕوانینی ئەو بۆ دۆخی ئێستای عێراق بۆ دۆخی پێکاتەکان بە تایبەتی قەزەی کوردی ئەوە بەلای منەوە ینی مستەفا کازمی شتێکی تایبەتی هەیە بۆ چارەسەرکردنی پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە خوێندنەوەی خۆم دەبێ هەیبێ ینی لەبەر لەبەر ینی چەند فاکتەرێک کە پێشتر باسی ئەوم کرد کە کەسێکە خۆی ینی لە ناو هەڵقوڵاوی ناو ئێش و ئازارەکانی کووردا و هەروەها بشمانەوە ینی پێمان خۆش بیانە ئەو نزیکە لە بەڕێستەرە کۆماری عێراق بەرام ساڵح و پێم وایە کاریگەری ئیجابیان بەسەر یەکتریەوە هەیە بەسەر بیرڕاکانی یەکتریەوە یعنی ئەگەر قەرار بێ مەسەلەن ئەو دوانە با بڵین لە پشتی پەردەوە پرۆژەیەکیان نەبێ بۆ چارەسەرکردنی قەزەی کوردی و ئەم ناوچانە ینی پێم وایە دەبێت یەکەم جار غەدر لە کاک دکتۆر بەرهەم ینی گلەی لەوکەین ئەو غەدرێکی گەورە لە خۆی کا گلەی لەوکەین و ئەنجا گلەی لە کازمی بکەین لەو نێوەندەیە باسی عادل عەبدولمەهدیت نەکرد یەک لە سەرۆکوەزیرەکان کە لە هەرێمی کوردستان پێیان وا بوو باشترین سەرۆکوەزیران بوو کە لە مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان ناکرد بێت هەن لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی ڕێفراندۆمەوە ئێمە دەبینین پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو خۆش تاماژەت پێدا لە ناویان داوە بە تایبەت کەرکووک تا دێ ئالۆز ئەبێت ئەنی ئەم سەرۆکوەزیرانە لە عێراقدا کە دێن و دەڕۆن هیچ ئەجەندایەکیان نییە جگەل لە چاوەڕوانی بڵێ سەردەمی با بڵین سەردەمی بیرمان نەچێ مەسەلەن دوو قۆناغی جیاوازە سەردەمی عادل عەبدولمەهدی و سەردەمی کازمیش بۆچی مەسەلەن لە سەردەمی عادل عەبدولمەهدی بەم شێوەیە نرخی نەوتدا نەبەزی بوو و هەروە ئابووری عێراقدا نەتەپی بوو ئەمە یەک و هەروە ئێستا بیرمان نەچێ سەردەمی کۆرۆنا و دابەزینی هەموو بەهاکانە بەهای مەبەستم بەهای ئابووری و اقتصادی و دارایی و ئەوانەیە بۆیە یعنی ئێستا کازمی هاتووەتە سەر با بڵین دەخیلەیەکی بەتاڵ باشە هاتووە سەر وڵاتێکی وێران هاتووەتە سەر وڵاتێک کە پڕە لە گەندەڵی و فەساد و قاسەکە هیچی تیانی ینی ئەم پیاوە نازانێ ئێستا لەکوێوە دەست پێ بکات چۆن لەکوێوە چاچی بکات ئەوەی کە باست کرد ئاماژەت پێکرد کاگی سۆفیانی لەسەر عادل عەبدولمەهدی خۆی ینی بە طبیعت پیاوێکی با بڵین نەرمونیانە و هەروەها ئەویش ینی لە قۆناغەکان لە شاخ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە چەکدارەکان بۆ مەسەلەن تێکۆشاوە لەگەڵ کووردا دژ بە حزبی بەعز ینی خۆ ئەبێ ئەوەی لەبەرچاو بێ کە کورد
خۆشیێت نەبوو ڕەوی کوردەوە بۆ شاخە دش بە سیستەمێک لە دوایەکانی عێراق بۆیە یعنی ئەویش تەفەهومیەوەی کردووە قەزەی کوردی یەکێکە لە کێشە جەوهریەکانی عێراق دەبێت لەگەڵ یا بڕوە ینی دەبێت ئیداریدا ئەو ئیداریدا تەنها چارەسەری نەکرد ینی دەبێت ئەومان لە بەرچاوێ ئیدارەدانی ململانیەکان جیاوازە لەگەڵ بڕوابوون نیەتبوون بۆ چارەسەری کێشە ئەساسیەکە کە پرسی خاک و نیشتیمانە. بە دیوەکەی تریا کورد دەتوانێت سوود لە ململانیانە وەربگرێت کە لە بەغدا هەن بۆ پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەتایبەت نەک بەتەنها بۆ پرسی چارەسەرکردنی کێشە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە بەغدا کاتی ئەتوانێت کورد لە ناوخۆیان یەک بێ مەسەلەن ینی من بە ڕاشکاوی هەڵەمێشێتی و پارتی پێکەوە لاپەڕێکی تازە هەڵدەنەوە وەکو یەک تیمی بەهێز وەک یەک تیمی کوردستانی هەموو حزبولایەنە سیاسیەکان لە بەغدا پێکەوە بە یەک پاکێج بە یەک بەرنامە بە یەک ئەجێندا کار لەسەر ئەم ناوچانە بکەن بە تایبەتی پرسی خاک و نیشتیمان ئەنجام بێنە سەر مەسەلەی بودجە و موچە و ئەو بابەتانی تر ئەگەر لە ناوخۆ ڕێک نەبین لەوێ بە هەر ماڵی شیعە ڕێک نەبێ بە هەر دژ بن ئێخۆ خۆشمان لە ناو خۆمانە زۆر تەبانین دژین کەواتە ئەوان دژ و ئێمە دژ چیمان بۆ کرێ بە بێگومان یعنی ئەم پرسە بە هەڵواسراوی ئەمێنێ و بە چارەسەر نەکراوی ئەمێنێ و ئالۆستری شەبێ لە ڕاستیە بەڵێ کە شیعە یەک بن لە بەرامبەر پرسی وەکو کەرکووک ینی گرفتە کورد ئەگەر یەک بێ بەرامبەر بە کەرکووک ئێوە تا یعنی بەداخەوە بینیمان کاگیسف مەسەلەن لە ماوەی 34 ساڵی ڕابردووە کاتانی کە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی ئەوەی هەبوو پارێزگارێک دابنێ لە دوای 16 ئۆکتۆبەر یعنی بینیمان یعنی هەر حزبولایەنە سیاسیە کوردیەکان ڕێگر بوون لەبەردەم ئەوەی کە پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دامەدرێ بە بێگومان یعنی ئەوان چەندێ دژوو ناتەبابن ئێمەش ئەوەندە دژوو ناتەباین بەڵام ئەوان کاتێک ئەوان دژوو ناتەبان بەرامبەر بە خۆیان دژوو ناتەبان بەڵام کە دێتە سەر ئێمە هیچ کێشەیەکیانی ئەوان یەگرتوون بەڵام ئێمە کە دێتە سەر پرسی خاک و نیشتیمان و دێتە سەر بەغدا هەر دژوو ناتەباین یعنی ئێمە لەوە شایەکتری ناگرینەوە یعنی لانی کەم چاو لە شیعەکان ناکەین بۆ پرسە دەرەچیەکان بۆ پرسانی کە لە دەروی ماڵی شیعەیە لە دەروی ماڵی کوردی بێن یەک بگرین بە پێچەوانەی ئەوان لە ناوخۆیان دژن بەڵام بۆ پرسە دەرەچیەکان یەکن بەڵام ئێمە وانین هەم بۆ ناوخۆ هەم بۆ پرسە دەرەچیەکانیش دژین ینی بەداخەوە بینین زیانی گەورە بە قەزیەکەمان گەیەندراوە تا بینین یعنی هەنێ حزبولایانی سیاسیە بوو مەسەلەن سەرزەنشی شێتیانە کرد بۆچی ئەو پەیکەری پێشمەرگە لە کەرکووک ئاڵای عێراقی بەدەسەوە بینیمان لە قوڵایی هەرێمی کوردستان ئاڵای عێراق هەڵدراوە نەتیجەی چییە؟ نەتیجەی نەبوونی استراتیژیەتە نەبوونی یەکگرتووی ناوماڵی کووردە نەبوونی ئەوەیە کە ڕێک و تەبانین بۆیە خراپتریش ئەبێ ئەگەر ڕێک و تەبانە بن ئەگەر یەکگرتوو نەبن ئەگەر گوتارێکی هاوبەشیان نەبێ یعنی لێت ناشارمەوە دۆخەکە زۆر خراپتری شەبێ خراپیشە بێ وەکو چی بەڵام لەگەڵەوەشە وەڵامی ئەوشم بدەرەوە ئەنی دیکەواتە بە تێڕوانینی تۆ پرسی چارەسەری ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم هێندەی پێیوەستە بە بەغداوە بە هەمان هێندەش پێیوەستە بە هەرێمی کوردستانەوە خۆی کورد خاوەنێتی دەبێت کورد قوربانی بدا لە پێناو ئەوەی بچێتە مفاوەزاتەوە بچێتە گفتوگۆوە نەک ئەو خۆی دوور ڕاگرێ بە بێگومان ینی خۆ ینی لێت ناشارمەوە مەسەرەن ئەگەر ئەم ناوچانە با بڵین ناوچە کوردستانیەکان بەتاوەتی لە دەست کورد بسەندرێتەوە و هەروە کورد خاوەندارێتی نەکە ئەمە ئەمتیدادێ بێ ینی درێژ دەبێتەوە بۆ ئەوەی سبەی دووەی ئەگەر هاتوو حکوومەتی ناوەند وەکو جاران بەهێز بۆەوە دوور نییە داوای هەولێر و سلێمانیش بکاتەوە ینی نابێ ئەمە بە دوور بزانین چونکە ئەجێندایەکی تری ئیقلیمیشەیە جگە لەو ئەجێندایی کە کاریگەری هەیە بەسەر پرۆسی سیاسی عێراق و ئەجێندایەکی ئیقلیمیشەیە کە چاویان بەم ئەزمونەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵنایە لە نەوت و یەکەوە ئیش بۆواکەن هەڵی وەشێنەوە ئێخۆ ئەگەر عێراقیش بەهێز بوو کێشەی ناوخۆی نەما ئێ بە تەشی دەچێتە ناو ئەجێندا ئیقلیمیە و ئەوەی کە هەشە لە دەسەچێ بۆیە یعنی دەبێت ئێمە هەڵدەین ینی ئەم ناوچانە هەر تەواوکاری بۆ قسەکەی جەنابەت ینی ئێستا باز لە هەڵوەشانەوەی قواری هەرێمی کوردستان نەکرد ینی تۆ لە کاتێکە هەرێمی کوردستان بهێ ناوچە کوردستانەکان بێنێتەوە سەر هەرێمی کوردستان لەگەڵ ئەم پرسیار تێکەڵ نابێت ینی وەکو شاعیر وتنی نەکش و شەشکاوا ڕەزە سووتێ ئەوەیە ینی ئێستا مترسیەوە مێ ڕزەکەەوە ئەسووتێ ینی هێشتا نەهاتۆتە سەرەوەی بسووتێ ینی هی من لێرەوە ینی داواکەم وەکو کوردێکی بە سزمانی ئەم شارە ئەم ناوچە دامڕێنراوەکانی داوا لە یەکێتی و پارتیەکەم یعنی هەرچییان هەیە هەڵیگرن بۆ دوای پرۆسەی ئاسایی بوونەوەی عێراق و هەرێمی کوردستان چیان هەیە هەڵیگرن بۆ دوای ئەو قۆناغا لە ئێستا یەکگرتوو بن ناوماڵی خۆیان ڕێخن
ئەو کێشە لاوە چییە با بڵین زۆر سادە و هاکەزایی کە لە نێوانیانە هەیە وەلای بنێن ینی لەسەر پۆستێک و دوان نەبێ بە کێشە و گرفت لەسەر کاک و ئەموو ئەو نەبێ بە کێشەی گەورە کێشە گەورەکەی ئێمە پرسی خاکە پرسی نیشتیمانە دەبێ خۆمانی لەسەر سەری خۆمانی لەسەردانین و خۆمان بکەینە قوربانی چونکە ئەگەر ئەم ناوچانەمان لەدەست دەرچێ مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستانیش دروستە بێت چونکە ئێستا بەداخەوە مەسەلەن لە ناوخۆی هەریەم دەنگێکی وا هەیە مەسەلەن داواکاریی وایە کە ئەو قەوارەیە هەڵوەشێتەوە ینی ئەمە بۆ خۆی جێی پرسیارە زۆر باشە نەتیجەی ئەوەیە کە ناو ماڵی کورد تەباو ڕێک نییە قسەکانە زۆر بۆ یەکێتی پارتی بوو لە زۆر وێزگەەوە بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەر یەکێتی پارتی زۆر یەکگرتو بوون و زۆر نزیکتر بوون لە یەک لە هەندێک پرس بتایبەت بە کەرکووک بەڵام بە هەردووشیان نایانتوانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە دابنێن ئێوەکو کەرکووکێک ینی سکاڵایەکت کرد وەکو کوردێکی کەرکووک هەنی ئەمان چۆن دەبینن پێمان وایە ینی ئێمە گلەیی لە هەردوو حزبە سەرچێکی هەرێمی کوردستانەکەی نێچێتی و پارتیژانی هەردووچیان مسەببن یعنی ئێمە ناڵێن یەکێتی فریشتەیە و پارتی شەیتانە بەڵام خۆ ئێمەش عقلمان بۆ یاشکێ چێ هۆکاری سەرچێ بۆیە ینی ئەڵێن ئەو کێشە و ململانی کە لە هەرێمی کوردستانەیە ئەوانەی کێشەی ناوخۆیین یعنی پرسیارە لە بەڕێز دەکەم مەسەلەن ینی چەند ناخۆشە ئێستا تروکمانێک بێن لە جێی کاک هەڤاڵ بیکەنە پارێزگاری سلێمانی ینی نەفسیەن تۆ ناتوانی هەزمیکە ینی ناتوانی هەزمیکەی یعنی ڕێک دۆخەکەی ئێمەش ئاوای لاتوە مەسەلەن کەسێکیانێ ناوە بەبێ ویستی خەڵکی کەرکوو بەبێەوەی هەڵبژێردرێ بەبێەوەی ئەنجومەنی پارێزگا دەنجی بداتێ هاتوونە فەرزیان کردووە بەسەرمانە ینی ئەمە هەزم ناکرێ گەر لە ڕێگەی انتخابات شۆباتایە قیر و سیامان و انتخاباتە و خەڵک دەنجی داوە پیکاکە قەیناکە بەڵام ینی ئێمە لە دۆخێکی زۆر خراپە ینی خورماتوو هەروە خانەقین هەروە شنگال هەروە مەخمور هەروە بۆیە ینی دۆخەکەی ئێمە جیاوازە لە هەرێمی کوردستان ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزارێ لەوێ ئێستا لێرێ بەس کێشەی ئەوە هەیە موچە هەیە یانیە بەڵام ئێمە لێرە کێشەی ئێمە زۆر لە موچە گەورەترێ ئێمە کێشەی خاکمانەیە کێشەی نیشتیمانمانەیە بەڕاستی کاک یوسف ینی زۆر لە مەسەلەی موچە قوڵترە گەورەترە هەر بەراوردیش ناکرێ بۆیە لەوێ حەقیشانە ینی موچە نییە دەبێ بدرێت دەبێ خەڵک ژێوی دابین بکرێت دەبێ موچە خۆر موچەی بدرێتێ ئەوە ناڵێم ناحەقیانە حەقیانە بەڵام لێ ئەڵێم ئەوە کێشەکەیانە بەڵام نا ئێمە جگە لە کێشەی موچە کێشەی ئەومانەیە چێتی و پارتی یەکگرتوونین کێشەی ئەومانەیە خاکمان لێ سێندراوەتەوە کێشەی ئەومانەیە عەرەبێک حکوممانەکە کێشەی ئەومانەیە کورد پەراویست لێرە دنیای کێشەمانەیە کە هەمووی کێشەی نەتەوەی نیشتیمانی بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی سوپاس کە لە کەرکووکەوە لەگەڵماندا بووی ئێوەش خواتان لەگەڵ